لە ساڵی 2010 بە دوواداچوون بۆ ئاشکراکردنی دەست بەسراگرتنی مڵکی گشتی دەکەن. بەڕێوەبەری پرۆژەکانی ڕێکخراوی هەڵوێستە دەڵێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە ماهەنگن و داتای زیادەڕێی و داگیرکردنی مڵکی گشتیان پێگەیشتووە کە لەلایەن بەرپرسانی سیاسی و کەسانی دەستڕۆیشتووەوە ئەنجام دەدرێت. جگەلەوەی بەشێک لە وڵاتیانیش مڵکی گشتیان داگیر کردووە. تجاوزات هەیە بۆ سەر زەوی زەراعیە کە ئەمە شارەوانی خۆی بە خاوەنی نازانێەوە بەڕاستی مڵکی زەراعەیە و زەراعەش خۆی ناکاتە خاوەنی و هەروەها تجاوزات هەیە لەسەر کۆمەڵێک زەوی کە تەرخان کراوە بۆ پرۆژەوە دراوەتە وەبەرهێنەران کە وەبەرهێنەرەکە پرۆژەکەی تیا جێبەجێ نەکردووە تا ئێساش نەتوانراوە زەویەکەی لێ بسەندرێتەوە و هەروەها تجاوزاتیش هەیە کە یەکەی نیشتە جێبوونن کە ڕێژەیەکی زۆر هەیە و ئێمە بە حکمی ئەوەش داوامان کردووە لە شارەوانی ئەو داتانەمان لێ وەرگرتوون ئەو زەویە نیشتە جێبوونانە زیاتر بە هاوڵاتیانن. تجاوزاتەکانی تر بە شێوازێکی عام کەسانی دەستڕۆیشت و کەسانی سیاسین تجاوزاتیان کردوتە سەر مڵک و ماڵی گشتی دەوڵەت. پارێزگای هەڵەبجە بەدەر نییە لەو شوێنانەی دیکەی هەرێمی کوردستان کە لەلایەن بەرپرسان و سیاسیەکانەوە دەست بەسەر مڵکە گشتیەکانی داگیرا و بۆ پرۆژەی تایبەتی بەکاردێنرێت. بەڕێوەبەری کشتوکاڵی هەڵەبجەش دەڵێت بەردەوام ڕێگری دەکەن و لە ڕێگەی لیژنەکانیانەوە زیادەڕەویەکان لا دەبن. ئەوەش دەڵێت تەنها بە یەکجار 350 کەسیان بە تۆمەتی داگیرکردنی مڵکی دەوڵات داوەتە دادگا. ئەوەش دەڵێت تەنها بە یەکجار 350 کەسیان بە تۆمەتی داگیرکردنی مڵکی دەوڵەت و ئەنجامدانی زیادەڕەوی داوەتە دادگا. ئێمە ئەوەی کە لە ئەستۆمانایە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی هەر لە سەرەتاوە کارمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی زیادەڕەوی و توانیمانە هەموو ئەوانەی کە زیادەڕەوی ئەکەن لەسەر زەوی کشتتوکاڵەکان ڕوبەڕووی دادگایان بکەینەوە و ئێستاش بە پێی یاسای ژمارە 3 لە هەموو وحدە ئیداریەکە لیژنەیەک دروست کراوە بە سەرۆکایەتی وحدە ئیداری بۆ ڕوبەڕووبوونەوەی زیادەڕەوی و ڕۆژانە مامەڵە لەگەڵ هەر پرسێکی لەو بابەتە ئاکرێت و ئیجرئاتی یاسایی لە بەرامبەر ئەگیرێتە بەر. بەپی زانیاریەکانی پەیام لە ساڵی 2021دا شارەوانی هەڵەبجە 20 حاڵەتی ڕێگری لە ئەنجامدانی زیادەڕەوی تۆمار کردووە. هاوڵاتیان و چاودێرانی سیاسی دەڵێن ئەو کەسانەی لە پێشووتردا مڵکی دەوڵەتیان داگیر کردووە بەرپرسانی حیزبی یاخود کەسانی دەستڕۆیشتوو بوون کە هیچ ئیجرئاتێکیان بەرامبەر نەگیراوەتە بەر. ئەوە ژوای کردووە حاڵەتەکانی داگیرکردنی مڵکی گشتی لەلایەن ئەوانەی پشتیوانی حیزبیانەیە یان لەلایەن بەرپرسە حیزبیەکانەوە گڵۆپی سەوزیان بۆ هەڵکراوە ببێتە دیاردە و لە ئێستاشدا بۆ ڕێگری و کۆنتڕۆڵکردنی و حاڵەتانە هێزی ئەمنی جوڵەی پێدەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.